قەیرانی دارایی و دواکەوتنی موچە کاریگەری خراپی لەسەر ژیانی هاوڵاتیان و حکوومەتەکەی دروست کردووە، بەڵام کە سوکاری شەیدان لە هەموو چینێک زیاتر قەیران بەرۆشی گرتوون، چونکە وەزارەتی دارایی لە کاتی دروستبوونی قەیرانەکانەوە تا ئێستا وەک دوایین چین موچەیان پێدەدات، مانجی واشەیە هەر موچە بەسەر کە سوکاری شەیدان دابەش ناکرێت. وەزیری شەیدان و ئەنفالکراوەکانی حکوومەت یاریمیش دەڵێت دەیان جار داوامان لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی کردووە بۆ موچەی کە سوکاری شەهیدان. لە کۆبوونی ئەنجومەنی وەزیرانیشە گفتوگۆیەکی تێروتەسەمان لەسەرەوە کرد کە وەکو وەزارەتەکان ڕیزبەندی بکرێت. ئێستا شێمە داکۆکیەکەین و ڕۆژانە بە تەلەفۆن و چەندی نووسراومان نووسیوە لە کۆبوونەکانی ئەنجومەنی وەزیرانی کێکە لەو بابەتانی کە ئێمە بەڕاستی زۆر لەسەر پێدانی منحەی کە سوکاری شەیدان و ئەنفال و زیندانی سیاسی لە کاتی خۆیان بدرێ و بەردەوام بین و داکۆکی تەواوی بشەکەین. یەکێتی نیشتیمانی کوردستان کە بە حزبی شەهیدان دەناسرێتەوە، زۆرترین شەهیدی کوردستانیش لەو حزبن. ئەندامێکی پەرلەمان لە فراکسیۆنی یەکێتی دەڵێت حکوومەت گەورەترین غەدر لە کە سوکاری شەیدان دەکات و نابێت ئەوە قبوڵ بکرێت. ئێمە زۆر نیگەرانین لە بەرامبەر بە کەس و کاری شەهیدە سەربەرزەکانی کوردستان کە لەو کات و ساتانەی قەیرانی دارایی هەرێمی کوردستانی گرتوتەوە و سیستەمی پاشەکەوتی موچە لە دام و دەستگاکانی حکوومەت دەستی پێکرد، دەکرا زیاتر ڕەچاوی ماڵی کەس و کاری شەهیدە سەربەرزەکانی بکردایە. حکوومەت یارێم موچەی مانجی تەمووزی ئەمساڵی بەسەر تەواوی چین و توێژەجیەکان دابەش کردووە. تەنیا کە سوکاری شەیدان و خانەنشینان موچەیان پێنەدرا. لە جەژنی قوربانی ئەمساڵیش کە سوکاری شەیدان موچەیان وەرنەگرت. ئێستا کە سوکاری شەیدان چاوەڕوانی موچەی مانجی ئابن کە ڕوون و ئاشکرایە، ئەم جارەش دوایین چین دەبن کە موچە وەردەگرن. ئەو شەیدانەی کە خۆیان کردە قوربانی بۆ بنیادنانیەوە حکوومەتە، ئێستا حکوومەتە لە پاداشتی ئەوە دوو مانگ جارێک موچە بە کە سوکاری شەهیدان دەدات بێ ئەوەی پێداچوونەوە بە موچەکانیان بکات و گوێش لە هاوار و ناڵەی کە سوکاری شەیدان بگرێت بۆ دۆخی خراپی ئابووریان. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.